بسم الله الرحمن الرحيم. بمبسي دربريني پشتیوانی و هاوسوزی بۆ گەلی ستەم لێکراوی فەڵەستین و مسلمانانی غەزە، هەروەها شەرمەزارکردنی کۆمەڵکوژی دانیشتوانی کەرتی غەزە لەلایەن ڕژێمی داگیرکەری زایۆنی، هەردوو مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری گیربوونەوەیەکی جەماوەری ڕێک دەخەن. سەرەتای گردبوونەوەکەشمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکات لەلایەن بەڕێز مامۆستا عەدنان خەتی. با جەنابیان بفەرموێت. أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال فلا تحسبن الله مخلف وعده رسله إن الله عزيز ذو انتقام يوم تبدل الأرض غير الأرض والسماوات وبرزوا لله الواحد القهار وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار ليجزي الله كل نفس ما كسبت إن الله سريع الحساب. ڕزان و خۆشەویستان ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ئیدریس سادق بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری دەکەین بۆ پێشکەشکردنی و تایبەتخیراتەنیان بە جەنابیان فەرموێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين ناصر المستضعفين وقاصم ظهر الجبارين القائل لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا والصلاة والسلام على أشرف خلقه محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری، بەڕێزان ئەندامانی سەرکردایەتی، نوێنەری لایەنە سیاسیەکان، مامۆستایانی ئازیز و ڕێزدار، خوشک و برایانی ڕێزدارمان، بە ناوی مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری بە خێراتنی گەرمتان دەکەین، سوپاسی ئامادەبوونتان دەکەین، مەمنونین بۆ تەشریف هێنانتان بۆ پشتیوانیکردن لە خوشک و برایانی مەزلوممان لە کەرتی غەزە
و بۆ ڕیسواکردن و شەرمەزارکردنی کردەوە قێزەونەکانی سەهیۆنیەت. دیارە ئەوانەی دوێنێ دەستیان سوور بوو و ناسراو بوون بەوانەی کە دەستیان چوو بۆ خوێنی پێغەمبەران عەلەیهیمو السەلات وەسسەلام، دیارە ڕۆڵەکانیان نەوەنەگریسەکانیان ئەمڕۆ بەو پەڕی درندەیی و شەڕانگێزیەوە دەستیان خستۆتە خوێنی منداڵ و ژن و خەڵکی سفیلی غەزە. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بە پێویستمان زانی کە ئەضعەف الئیمانیش بێ وەها بۆنەیەک ساز بکەین بۆ ئەوەی هاوسۆزی خۆمان بۆیان دەرببڕین و داواکارین لە خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە ئارامی بە خەڵکی غەزە و بەدڵی ئێمەش هەموو لایەک وەکو ئومەتی ئیسلامی ببەخشێ و قوربانیەکان بە شەهید بفەرموێ و پشتی زاڵم و زۆردارەکانیش بشتێنێ و سووک و ڕیسوایان بکە. دووبارە بە ناوی هەردوو مەڵبەند بە خێراتنتان دەکەین. زۆر سوپاس وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئێستاش داوا لە بەڕێز کاک ئیماد ڕەزا هونەرمەندی خۆشەویست دەکەین بۆ پێشکەشکردنی سوردەیەک با جەنابیان فەرمێت. ئێستا غەزا وەکو بورکان بە خوێنی ئاڵ بە دڵی پڕ لە ئێش و ژان خەریکە قوڵکە قوڵ بە قوڵبی و دەناڵێنێ. ئێستا غەزا خاک و زەوی پڕ لە خوێنی جۆگە و ڕووبار و دامێنی قوتابخانە و مزگەوتی پڕ لە نوێش خوێنی. قوتابخانە و مزگەوتی پڕ لە نوێش خوێنی بەدەم نزا و پاڕانەوەی مەلا و زانا و قورئان خوێنی قورئان خوێنی. ژن و منداڵ و پیر و لاو ژن و منداڵ و پیر و لاو لە نێو گرمە و تەپ و تۆزی موشک باران لە نێو ئاو و ناڵە و نرکەی برینداران لە نێو سەدان لاشەی بێناسکەوتووی پارچە پارچە و پەرش و بڵاوی سەر شەقام و ژێر دیوار و بندەواران پێمان دەڵێ نەوەکانی سەلاح الدین کوانێ هیمەت کوا بوێری کوا هەڵوێست و کوا جوامێری دەنگتان نایە بۆچی ئاوان دەنگتان نایە بۆچی ئاوان بۆچی ئێوە لاتان داوە لە ڕێی باوان هەر هیچ نەبێت دوعاکانتان هەر هیچ نەبێت دوعاکانتان قەلغانێکە شەو نوێژ و زیکر و دوعا و نزاتان لە بۆ ئێمە هەتوانێکە لە بۆ ئێمە هەتوانێکە زامی برینی سوتاومان ساڕێژەکە کوانێ ویژدان کوا مافی مرۆڤ کوانێ ویژدان کوا مافی مرۆڤ کوا هوتافی بریقەداری زلهێزەکان کوا ئازادی کوانێ ژیان ئالەم کۆتایی پاییزە ئالەم کۆتایی پاییزە چاوەڕوان بووین تا لە ئاسمان
بەسەرماندا ئاو ڕشێم بێ نمەی باران ئالەم کۆتایی پاییزە کەسی لە نێو خاچی غەزە لە جێی باران ئاگر و ئاسن دادەبارێ وەکو تەرزە ئاخۆ دەبێ تاوانی ئێمە چی بێ جگە لە پاچی ئاخۆ دەبێ تاوانی ئێمە چی بێ جگە لە پاچی بۆچی دەبێ ئێمە بچێژین ئازاری بێخاچی ئازاری بێخاچی بۆچی جیهان کەڕوولاڵە بۆچی جیهان کەڕوولاڵە هەتا کوکەی بێباچی منیش وەکو کوردێک پێتان دەڵێم وەکو کوردێک لە کوردستانی باشوور لە هەولێری پایتەختەوە تا سەرسنوور لە هەرێمی چیمیا باران و ئەمفال و زیندە بەچاڵ و ئەمنی سوور دڵمان لەگەڵ چرپەی دڵی ئێوەدایە دڵمان لەگەڵ چرپەی دڵی ئێوەدایە چاو و دڵ و گیان و دەستمان لە دوعایە داوا لە بەڕێز دکتۆر سادق سەرگەتی دەکەین بۆ پێشکەشکردنی قەسیدەیەک با جەنابیان فەرمێت. ئەم قەسیدەیەم بە ناوی پیاوانی ترس رجال الخوف ربما ومعتصماه انطلقت ملء أفواه الصبايا اليتمي لامست أسماعهم ولكن لم تلامس نخوة المعتصم پیاوانی ترس مەبەستم لەو سەرکردەی ئەو وڵاتە بەناو ئیسلامیانەیە کە مۆقیفیان نییە. بیستوتانە مەملەکەتێک عیشق بڕوێنێ و خاکی پاکی مژدەی وەرزی گوڵی پێبێ، بیستوتانە مەملەکەتێک نەوەکانی مەرگیان لەسەر لەپی دەستی خۆدا نابێ و بەردەکانی تانکی دوژمن تێک بشکێنێ، بیستوتانە مەملەکەتێک دایکەکانی پێ بکەنن کاتێک جەستەی سارد و سڕی ڕۆڵەکانیان بە دیاری بۆ ئەهێننەوە، خەندە لەسەر لێویان بڕوێ کاتێ هەواڵی شەهیدی کە سوکاریان یەک یەک پێ ئەگاتەوە، بیستوتانە مەملەکەتێک کۆرپەکانی کەوە نەوز ئەیان باتەوە، مشتێ بەرد و بەردەقانی و جامەدانەیەکیان لە پاڵ سەری خۆیانە دانابێ، پیرەڕدن سپیەکانی بەدەم دوعا و نزا و کوڕنوش بردنەوە شەهید بوونی نەوەکانی خۆیان بە ئاوات بخوازن. بیستوتانە مەملەکەتێک ساڵی تەنها هەر یەک وەرزە، وەرزی خەم و وەرزی ژان و وەرزی وەرینی گەڵاکان، بەڵام هەموو سەحەرێک بۆنی میسک و شنەی سەبا و ڕۆحی سەوزی پۆلێک شەهید پێکەوە کۆڵانەکانی ئاوپڕژێنکەن، هەتاکو بۆنی باروت و دووکەڵی فرمێسک ڕژێن و جانی سەختی درندەکان بەتارێنن. بیستوتانە مەملەکەتێک شەوی ڕۆژە چونکە توولە برسیەکان بە حەپەحەپ خەو لە چاوی ساواکانی ئەتۆرێنێ، ڕۆژی شەوە چون دووکەڵی ڕەشی تانکی جەندرمەکان تۆزی خانوە ڕووخاوەکان ڕۆژەکەن بە تاریکستان. بیستوتانە مەملەکەتێک چرکە و دەقە و سەعات و ڕۆژ و ساڵیشی تیانە، بەردەوام هەر لەسەر سفرن چون نەکەس بۆ کاتە ڕوانێ و
نەسەدای ناقوسەکانیش هەناسەیەک بێدەنگە بن دەستە تیرۆریستیەکانی عیشق بۆ سەهیۆن ئێستا لە سەبرا و شاتێلا لە جنین و لە نابلس و لە ڕامەڵڵا و لە غەزەدا لە برسانە برسی لاشە لە تینوانە تینووی خوێن و لە ڕقانە ڕقی تۆڵەی باوە گەورەکەی کوردانە لاشەکان هەڵئەکروزن و خوێنەکەیان ئەلێسنەوە و کەڵبەکانیان لە دڵ و جەرجان گیرەکەن کەچی ئێوەش پیاوانی ترس ڕیجال الخەوف نۆکەرەکانی موساد و سیا و پابا پۆڵسەکان هەر سەیرەکەن ئەوان لەوێ کوچە کوچە کۆڵان شەقام و ماڵ بە ماڵ دەگەڕێن و لاشە ئەکەن بەژێر پێوە کەچی ئێوەش لە دوورەوە هەر چەپڵەیان بۆ لێ ئەدەن هەموو ڕۆژێ بەدایان خاچ ئەڕوێن و تەرمی برا و خوشکەکانتانی پیا ئەکەن ئێوەش لێرە دەستی ڕاستان بۆ سەرتان و بۆ ڕاست و چەپی سەر سنگتان درێژ ئەکەن ئەوسا بە کۆرس دوعای قەشە و کڵێسەکان گشت پێکەوە ئەڵێنەوە ئەوان لەوێ داس و تەور و قەمەکانیان ئەسوونەوە و سایەی ئازادی سەر ئەبڕن سەلامەکەی عیسا مەسیحدا ئەپاچن لقوپۆپی درەختی بوون ئەبڕنەوە و ئێوەش لێرە سەرچاوەی ئاوی حەیاتیان بۆ هەڵئەکەن پیاوانی تر سوڵتانە دەروون مردووەکان کوا غیرەتتان سوڵتانە دەروون ماردووەکان کوا غیرەتتان کوا عیزەتتان کوا تاڵێ مووی پیاوەتیتان یان هەمووتان داڵە هۆن و بەویستیوان دەم و زمان و دەست و قاچتانە جوڵێنن ماوە وەکو ئەحمەد مەتەر منیش بڵێم نحن لا نجهل من أنتم غسلناكم جميعا وأصرناكم وجففنا الغسيلا إننا لسنا نرى مغتصب القدس يهوديا دخيلا فهو لم يقطع شبرا من الأوطان لو لم تقطعوا من دونه عنا السبيلا أنتم الأعداء يا من قد نزعتم صفة الإنسان في أعماقنا جيلا فجيلا والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین بۆ پێشکەشکردنی وتەکەی با جەنابیان بفەرموێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی بە خێراتنی هەموو لایەک دەکەم زۆر خۆشحاڵم بە دیداری سەرجەم مامۆستایان ڕیسپیان برایان خوشکان دەزانم شوێنتان تەسکە قەڵەباڵغا زۆر پاڵتان لێک داوە بەداخەوە کە ئێمە داوامان کرد لەبەر دەم پارکی مەڵبەند ئەم گردبوونەوە بکەین بەڵام برادەرانی بەرپرسی ئەم وڵاتە بە بیانووی پاراستنی هێمن و ئاسایش مۆڵەتیان نەدا گوتیان پێشتر داوای مۆڵەتان نەکردووە بە هەر حاڵ ئێمە پێمان وایە خەڵکی خۆمان وا پەروەردە کردووە وەکو لە ڕابردوودا خۆ پێشاندانمان کردووە گردبوونەوەمان کردووە خەڵکی ئێمە پابەندە بە ڕەوشت و ئەخلاقەوە بە ئادابی بەرز و جوانەوە و چاوی لە ژێرە شێوێنی و پەیداکردنی مشەوەشی نییە ئەم هەرێمی کوردستانەش ئێمە لە خەڵکێک کە تێیدا مشەخۆرن تێیدا بەهرەمەندن زیاتر خۆمان بە خاوەنی دەزانین خەڵکێک ئەگەر لە پەنای ئەم هەرێمەدا دەخۆن ئێمە لە پەناویدا خوراوین و نەبێ ئەوان سوورتر بن لە ئێمە لە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەم وڵاتە و هێمنی و ئاسایشی ئەم وڵاتە بەڕێزان ئێمە هەمومان کۆبووینەوە بۆ پشگیریکردنی موسڵمانانی فەڵەستین بەگشتی و خەڵکی فەڵەستین بەگشتی بە تایبەت موسڵمانانی کەرتی غەزە کە هەمووتان دەزانن ئێستا چه ئاگربارانێکیان لەسەرە چۆن خان و باڵەخانەکانیان بەسەردا کاول دەکرێن چۆن جوولەکەی زایۆنی ئاگر و ئاسنیان بەسەردا دەبارێنێ ئەو ئاگر و ئاسنەی کە لە
ئەمریکا و لە زلهێزان و لە ڕۆژهەڵات و ڕۆژاواری گرتووە مسلمانانی غەزەش بێکەس لەوێ کەوتون بەداخەوە کە دەوڵەتانی مسلمان نشین کەسانێک بەسەریانەوە حکمڕانن کە سووکترین کەلیمە بچووکترین کەلیمە بۆ پێناسەیان بەکاربێنین ئەوەیە کە بڵێین بڵحەپیاون. من لەو بارەوە چەند ڕاستیەک دەخەمە ڕوو هەر بە خێرایی. یەکەم برایان و خوشکانی بەڕێز، ئیسلام کە ئێمە خۆمان بە شوێن کەوتوانی دەزانین و ئومێدم وایە لای خوای پەروەردگاریش ئێمە شوێن کەوتوی ئیسلام بین، دوانوسخەی هیدایەتی خوای بۆ بەشەریەت و مسلمانان واتە شوێن کەوتوانی پێغەمبەری کۆتایی صلی الله عليه وسلم میراتگری کۆی پەیام و بەرنامەی پێغەمبەرانن. خوای پەروەردگار بەرنامە و پەیامی هەموو پێغەمبەرانی ناردۆ بۆ هێنانەدی دوو ئامانجی سەرەکی. یەکەم چەسپاندنی تەنیا خواپەرستی وەکو پەیوەندی نێوانی خۆیان و خوا، دووەم چەسپاندنی دادگەری وەکو مامەڵەی نێو خۆیان. لە ئاەتی 25 سوورەتی ئەلئەنبیاءدا دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام هیچ پێغەمبەرێکمان لە پێش تۆدا نەناردووە مەگەم پێمان ڕاگەیاندووە تەنیا من پەرستراوتانم بەندەتی تەنیا بۆ من بکەن. ئەگەر خەڵک تەنیا بەندەی خوا بێ بەسەرێکەوە نابنە ئاغا و شوێخا، بەسەرێکەوە نابنە دیکتاتۆر و مشەخۆر و خۆپەڕستکەر. ئەگەر خەڵک بەندەی خوا بێ پێکەوە براو تەبا دەبێت. وە لە ئاەتی 25 سوورەتی ئەنبیاءیشدا دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. همو پێغەمبەرانمان عليهم الصلاة والسلام بەبەڵگە ڕۆشنەکانەوە ناردوون کتێب و تەرازوشمان لەگەڵ ناردوونە خوار تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن. کاتێک دادگەری دەچەسپێ خەڵک بەندەی خوا بێ، تەنیا ملکەش بێ بۆ خوا، خۆیان لەسەر یەکدی نەکەنە مڵۆزم، هەمویان بەندەی خوا بن، شوێن کەوتووی هودا بن، ئەو کاتە دادگەری دەچەسپێ و زەمینەی بۆ خۆش دەبێت. ئەمە خاڵی یەکەم. دووەم، ئەرکێکی گەورە و گرنگی مسلمانانە براو خوشکەکانم، هەم ئەوانەی کە لەم هۆڵەدان و دەرەوەی هۆڵەکەوە هەموو ئەوانەی کە گوێتان لە دەنگمان دەبێت. ئەرکێکی گەورەی مسلمانانی ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە هەوڵدەن هیچ مەزلومێک لە دنیادا نەبێت، هیچ چەوسێنراوەیەک نەبێت. خوا لەسەری فەرز کردوون لە سوورەتی نیسادا دەفەرمێ وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان. ئەوە چیتانە مسلمانینە بۆچی لە پێناوی خوادا و لە پێناوی چەوسێنراواندا لە پیاوان و ئافرەتان و منداڵان ناژەنگن؟ بۆ ئەرکی ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نەک نەهێڵێ بۆ خۆی زوڵمی لێ بکرێ، نەهێڵێ هیچ مرۆڤێک لەسەر زەوی زوڵمی لێ بکرێ، جوولەکە بێ، نەسڕانی بێ، گاور بێ، بوذایی بێ، ئاگر پەرست بێ، هەرچی بێ. نابێ هیچ کەسێک لەسەر زەوی مەزلوم بێ ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەرپرسیارەکە دیفاع لە مەزلومیەتی بکا و نەهێڵێ زوڵمی لێ بکرێ. نەسی ئایەتە. خاڵێکی دی کێشەی فەڵەستین برا خوشکانی بەڕێزم، کێشەی فەڵەستین لە بنەڕەتدا کێشەی هەموو مسلمانانە لەگەڵ جوولەکە زایۆنیزمەکان زایۆنیستەکان. لێتان تێک نەچێ ئێمە دژی گەلی جوولەکە نین وەکو گەلی جوولەکە. گەلی جوولەکە ساڵەهای ساڵ لەژێر سایی دەوڵەتی ئیسلامیدا بە حورمەت و ڕێزەوە ژیاون، نەسڕانیەکان بە حورمەت و ڕێزەوە ژیاون، ئاگرپەرستەکان، بوذاییەکان، یەزیدیەکان، هەموو ئەوانەی کە مسلمان نەبوون، ئەهلی قیبلە نەبوون، مسلمانان دینەکەیان پابەندی کردوون ڕێزیان لێ بگرن، ڕێز لە ئازادیەکانیان بگرن، لە مافەکانیان بگرن، ڕێز لەوە بگرن کە چی دەپەرستن، چۆن دینداری دەکەن. لەکم دینوکم وەلیە دین. بەڵام کێشەی مسلمان، کێشەی فەلەستین کێشەی کۆی مسلمانانە، کێشەی تەنیا مسلمانانی فەلەستین نییە. لەو کاتەوەی کە بە نەخشە و دەسیسەی زلهێزان کێشەی فەلەستین بچووک کرایەوە، کرا بە کێشەی عەرەب و جوولەکە.
دوای بچووکتریان کردەوە عەرەبی فەلەستین و جوولەکە وایە ئێمە کە لێرە کۆبووینەوە موسڵمانان کە لە سەرتاسەری دنیا لە جۆش و خرۆشدان بۆ چییە؟ لەبەرەوەی کە مزگەوتی ئەقسا یەکەمین قیبلەی موسڵمانان بوو و مزگەوتی ئەقسا و دەوروبەری سێهەمین حەڕەمی موسڵمانانە و مزگەوتی ئەقسا و دەوروبەری ئەو سەرزەمینەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێوە کۆچی سەفەری کرد بەرە و ئاسمانەکان میعراج کەواتە تووڕەبوونی ئێمە لە گەلی داگیرکەری زایۆنی لێتان تێک نەچێ ناڵێین هەموو جوولەکە چونکە جوڵانەوەی زایۆنیزم لە نێو جوولەکەکاندا جوڵانەوەیکی دیاری کراوە کاتی خۆ تیۆدۆر هێرتزل دایمەزران ئەمە جیایە لە گەلی جوولەکە باشە گەلی جوولەکەش کۆمەڵێک مرۆڤن خەڵکن با مافیان هەبێ بوونیان هەبێ ڕێزیان لێبگیرێ و قەواری خۆشیانیان هەبێ بەڵام نەک لەسەر حیسابی موسڵمانان و نەک لەسەر ورگی موسڵمانانی فەلەستین و نەک بە داگیرکردن و داگیرکاری کێشەکە لێرەدا ئەوەیە بۆیە هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێ دەبێت کێشەی فەلەستین بەهی خۆی بزانێت هەروەکو چۆن هەر کەسێکیش خۆی بە موسڵمان بزانێ لە گەلانی غەیری کورد لە عەرەب و تورک و فارس و ئینگلیز و کێوچێ دەبێت مەزڵومیەتی گەلی کوردیش بەهی خۆی بزانێ کوردەکانیش برای ئەون ئەگەر لە دیندا برای نین لە ژیندا و لە مرۆڤبووندا برای نین پاشان ئێمە وەکو گەلی کورد یا وەکو خەڵکی کوردستان فراوانتر لە گەلی کورد مە تورکمانیشمان لەگەڵدان و عەرەبیش و ئاسووری و وەکو خەڵکی کوردستان چ لەم بەشەی کوردستان چ لە هەم بەشەکانی دیکە لە هەموو کەس زیاتر دەزانین مەزڵومیەت تامی چۆنە زۆر مەزڵوم لێکراوە ئەنفال کراوین کیمیایی باران کراوین جینۆساید کراوین زوڵمی زۆرمان لێکراوە نیشتیمانەکەمان وەکو گۆشتی خێرێ بەشراوەتەوە لەلایەن زلهێزانی کاتی خۆی پەیمانی سایکزبی کۆ بۆ زانیاریتان لە نێوانی عەرەب و فارس و تورکدا مۆر نەکراوە لە نێوان بەریتانیا و فەڕەنسا و رووسیادا مۆر کراوە دوایش زلهێزانی دیکەش پژگیریان لێ کرد لە ساڵی 1916 لەو کاتەوە نیشتیمانی ئیسلامی هەمووی وەکو گۆشتی خێرێ بەشرایەوە لە نێویشیدا نیشتیمانی کورد ڕەنگە ئەوەش ڕقی ئەوە بوو بێ بە ئێمەی بڕێژن کە کاتی خۆی سەلاحەددین و ئەیوبی باپیرە گەورەی ئێمە و ئەیوبیەکان بوونە سەرقافڵەی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خەباتی ڕزگاری خوازی دژی ئەوانەی کە قودسیان داگیر کرد بوو و قودسیان ڕزگار کرد و دوایی لێگەڕان هەموو ئەوانەی کە لەوێ بوون بە تەبایی بە برایەتی پێکەوە بژین بۆیە ئێمە بۆ ئێمەی کورد چ قیادەی سیاسیمان چ مامۆستایان شێخانی تەریقەت ڕیشپیان پیاوان ئافرەتان گەنجان لە برای دڵسۆزی خۆتانی ببیستن وەڵڵا سەرشۆڕی و عەیبەیە بۆ ئێمەی کورد دژی موسڵمانە فەلەستینە مەزڵومەکان بین و پشتگیری جوولەکە زایۆنیەکان بکەین هەمان دەردی کە کاتی خۆی ئێمە هەمان بوو لەم باشێری کوردستانەدا هەمان دەردە لە فەلەستینەکان ڕوویداوە کاتی خۆی چەندمان خەبات کرد و ئێستاش لەگەڵا بەشەکانی دیکەی کوردستان خەبات دەکەن ئەگەر تۆ خەباتی موسڵمانە فەلەستینەکان بە ناڕەوا بزانی زەڕب بەسەر مێژووی خەباتی ڕزگاری خۆت دادێنی وەکو لە نووسینێکمدا گوتبووم هەر کەسێک لەگەڵ موسڵمانە فەلەستینەکان نەبێ هەر کەسێک دیشی جوولەکەی زایۆنی نەبێ نیشانەی پرسیار دەخاتە سەر موسڵمانەتی خۆی کوردایەتی خۆی بەڵکو مرۆڤایەتی خۆشی خاڵێکی دیکە براو خوشکەکانم و هەموو ئەوانەی کە گوێیان لە قسەمانە دڵسۆزانە قسە دەکەم غەرەزم بەرامبەر بە هیچ کەس نییە بەڵام وەڵڵاهی ئەمڕۆ دنیایە ئەمڕۆ بەیانی لە دوایە و ئەمڕۆ دنیایە سپێنی قیامەتە زۆر ناشیرینە بۆ کۆمەڵێک جوولەکەی زایۆنی کە خاچی میلەتێکی دیکەی مەزڵومی وەکو ئێمەیان داگیر کردووە ئەگەر لە موسڵمانەتەکەشی لێلابەری هەر وەکو نەتەوەیەک وەکو کۆمەڵێک مرۆڤ ئێمە لە بەرامبەریاندا بێدەنگ بین لە بەرامبەریاندا بێدەنگ بین تەنانەت ناڕزاییەکیش دەرنەبڕین ئەوە هیچ کە بەدەست دەستمان نایەنگاتێ بەڵام ناڕزاییشی دەرنەبڕین بۆ ئێمە نەنگ و شوورەییە لەسەرمان دەنووسرێ مێژوو لەسەرمان دەنووسێ
وخوای پەروەردگار لە سەرمان تۆمار دەکا بە چ چاوەڕوویەک ئێمە کە چووینە قیامەت دەڵێن ئەی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ئێمە ئومەتی تۆ بووین دەفەرمێ بەشێک لە ئومەتەکەم غەڵتانی خوێن دەکران خانوەکانیان بەسەردا دەڕوخێندران ئاویان لێ قەدەغە کرابوو کارەبایان لێ قەدەغە کرابوو دەرمان و خۆراک و هەموو شتێک ئێوەش تەنانەت دوعایەکی خێرتان بۆ نەدەکردن بەڵکو هەندێکتان هەواتان لەگەڵ هەوای جوولەکەدا بوو بەچی ئومەتی من بوون برا خوشکەکان مرۆڤ بە هەڵوێستی مرۆڤە مرۆڤ هەر پێش مسڵمانەتی بە هەڵوێستی مرۆڤە و مسلمان دەبێ بە هەڵوێست بێ دەبێ بە هەست و نەس بێ لە کاتی خۆیدا دەبێ هەڵوێستی خۆمان بنوێنین کوردەواری گوتویانە لە بوارێدا لاقی ڕەش و سپی دەردەکەوێت کە خەڵک دەگاتە بوارێ بۆی بپەڕێتەوە خۆی هەڵدەکات دەردەکەوێت شێلاقی ڕەش و شێلاقی سپیە لە هەڵوێستاندا جەوهەر و معدەنی مرۆڤەکان دەردەکەوێت عەرەبیش گوتویانە عیندا الامتحان یوکڕەم المەرء ئەو یوهان لە کاتی تاقیکردنەوەدا مرۆڤ ڕێزی لێ دەگیرێ یاخود ڕیسوا دەکرێت ئەنجا لەم دۆخەدا بەڕاستی من پەرۆشی هەندێک خەڵکمە چ وەکو لایانی سیاسی چ وەکو حکوومەت وەکو قەواردام و دەستگاکان چ لەم هەرێمەی خۆمان چ لە دەرەوەی هەرێمی خۆمان پەرۆش من کە هەڵوێستێک نانوێنن مای سەربەرزی و شانازیان بێت تەمەلوق و ماستاوی بەلاش دەکەن بۆ گەلی زایێنی جوولەکە تەمەلوقی بەلاش چ خێرێکرد لە جوولەکە بینیوە چ دەردێکیان بۆ تۆ دەوا کردووە کەی لە تنگانەیەکدا لە فریاد هاتوون جوولەکەکان نەیان دەبینی کە ئێمە کیمیایی باران دەکراین ئێمە ئەنفال دەکراین ئێمە جۆنەساید دەکراین نێوچاوانیان گرش کرد ڕۆژێک لە ڕۆژان ناڕەزاییان دەربڕی زۆر شوورەی و عەیبە بۆ خەڵکێک کە هیچ باکی بە تۆ نییە هیچ منەتی بە تۆ نییە لە خۆت و خۆتی بۆ گونەحبار و عەیبدار و ناشیرین کەی ئەنجا بە پێویستیشی دەزانم چەند ڕاستیەک ڕوون بکەمەوە یاخود وەڵامی چەند پرسیارێک بدەمەوە چونکە هەندێک خەڵک هەندێک ئیشکال و پرسیار و گرێگۆتاڵی بۆ دروست دەبێ یەکێک لەوانە دەڵێن حەماس و حەرەکەی جیهاد دەست پێشخەر بوون ئینسان دەبێ بە ئینساف بێ دەست پێشخەری حەماس و حەرەکەی جیهاد لەکوێ بوو بۆ پێت وایە لە حەوتی دەوە ئەم قەزیە دەستی پێ کردووە کە کۆمەڵێک لە حەماس شەبەی خوونیان کردە سەر قەوارەی زایۆنی یاخود مستەوتەناتی نزیکیان کە پێی دەڵێن غیلافی غەزە بەرجی غەزە ئەوە قەزیەکە تەمەنی 75 ساڵە لە ساڵی 1948ەوە قەوارەی زایۆنی خاچی فەڵەستینەکانی داگیر کردووە و قەتڵ عامیان دەکا و زوڵمیان لێ دەکا و ستەمیان لێ دەکا و خاچی داگیر کردوون نەیهێشتوە خاوەنی هیچ شتێکی خۆیان بن ئەمە هی دوێنێ نییە ئەمە تەمەنی 75 ساڵە ئەوەی کە حەماس و حەرەکەی جیهاد کردیان کاردانەوە بوو کار نەبوو ڕەتفیعل بوو فیعل نەبوو کاردانەوەی ئەوە بوو کە جوولەکە بەوەندەش واز نایەنن کە کردویانە ڕۆژ بە ڕۆژ مستەوتەناتی دیکە زیاد دەکەن بە پێچەوانەی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکان چەند بڕیاری دەرکردوون ئەمریکا وەزلهێزەکانی دیکە ناهێڵن ئەو بڕیارانە جێبەجێ بن مافی ڤیتۆ بەکاردێنن بۆ دیفاعکردن لە جوولەکە بە ناحەق ئەوانە هیچ شاریان نەماوە ئەوانە بێ خۆیان فیدا بکەن ئەمە یەک دوو زۆر جار کە باسی گەلی فەڵەستین و حەماس و غەزە و ئەوە دەکرێ دەڵێن جا خۆ کوردیش مەزڵومە جا چێ نەیگوتۆ کورد مەزڵوم نییە چێ گوتوێتی کورد مەزڵوم نییە ساڵەهای ساڵەوەمان گوتووە من 40 ساڵ لەمەوە پێش لە ساڵی 1983 40 ساڵ لەمەوە پێش کتێبی سۆزی نەتەوایەتی بیری ناسیۆنیزم نووسیوە لەوێدا گوتوومەوە کە چۆن عەرەبستان و تورکمانستان و لوڕستان و تاجیکستان و کوێستان هەیە کوردستانیش هەیە کوردیش حەقی خۆتی دەوڵەتی هەبێ بوونی هەبێ مافی هەبێ قەوارەی هەبێ بەڵام هەر ئەو زلهێزانەی کە ماستاویان بۆ دەکرێ و تەمەلوقیان بۆ دەکرێ و بە ناحەق پشتی جوولەکە دەگرن هەر ئەوانە نەیانێژدەوە کە کیان و قەوارەت هەبێ خاڵێکی دی دەگوترێ ئێمە بۆیە پشتگیری مسلمانانی غەزە ناکەین لەبەرەوەی ئێران هاوکاریان دەکات حەرەکەی حەماس ئاشکرایان کە دەڵێن ئێران هاوکاری کردوین جا عەیبە ئەم عێراقی ئێمە معارەزەی عێراقی ئۆپۆزیسیۆنی عێراقی بە شیعە و سوننە و کوردەوە کەم هاوکاری ئێرانمان وەرگرت کاتی خۆی لە دژی سەدام
بۆ عیب بۆ ئەو کاتە ئێران هاوکاریمان بکە مەمنونی نەبووین باشە ئێستا هاوکاری مسلمانانی فەڵەستین دەکات دەبێت دەستخۆشی لێ بکرێت و بازیش دەدا لەسەر و هەڵوێستانی هەرچۆنێکی بێ ئێران دەوڵەتێکە و حەقی خۆیەتی هاوکاری چێ دەکا هاوکاری چێ ناکە بەڵام ئەوە عیبە بۆ فەڵەستینەکان بۆ وڵاتانی عەرەبی ڕیزیان بەستۆ هاوکاریان بکەن تا لە ئێران بێ منەت من لە بەرەوەی شیعەیە کوا دەوڵەتێکی دیکە هەیە ئەوەندە جوامێری و شەهامەت و پیاوەتی هەبێ بڵێ ئەوانە برای نەتەوەیی من برای دینی من قەتڵ عام دەکرێن من دیفاعی لێ دەکەم ئەگەر کەس نەبێ تەنیا ئێران هەبێ هاوکاریان دەکا ئەتۆ دەبێت لیان بەعیب بگری الغەریق يتشبث بكل حشيش ئەوەی بە ڕووباردا دەچێت دەست بۆ سڵەپوشیش دەبا هیچ چاریان نییە هەندێک دەڵێن بۆچی ناچن بۆ فەڵەستین دەڵێم خۆتان دەزانن ئێستا بوار نییە فەڵەستین ئێستا ئابڵوقەیە بوار نییە خۆی پەروەردگاریش دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها ئەوەندەش کاتی خۆی خەباتی شەکداری و خەباتی ڕزگاری خوازیمان کردو شاخ و داخمان کردووە کە نەترسێین بچین بەڵام ئێستا ئەوایە دووریش نییە ئەم شەڕە درێژە بچێشێ ئەگەر لە عێراق و هەرێمی شەو ڕێنە دەرێ و نەگونجێ خەڵکی دیکە بچێت دەشی بینن جوولەکە هەر ئاوا نایخۆن مسلمان نەمردوون مسلمانان بە ملیۆنان هەن زیندوون ئامادەیە کە خوێنەکەی پێشکەشی ئەو مسلمانکە دیفاعی لێ بکات پرسیارێکی دیکە دەکرێت بۆچی دەوڵەتە عەرەبیەکان بێ هەڵوێستن دەوڵەتە عەرەبیەکان سێ چوار جۆرن جۆرێکیان کە زۆربەیانن گوێیان بەدەستی زلهێزانەوەیە بەتایبەت ئەمریکا بەبێ قسەی ئەوان ئاو ناخۆنەوە کەسێک گوێی بەدەستی زلهێزانەوە بێ چ خێریشی لێ چاوەڕێ دەکەی بۆ مەزلومان ئەوە یەک جۆرێکیان هەر ترسنۆک و بڵحن مەرجیە زەختیشان لەسەر بێ هەر لە خۆ بڵح و ترسنۆک و بێدەمار و بێعیزەتن و جۆرێکیشیان بێتوانان دڵن توانامان نییە هەڵبەتە خۆیان بێتوانا کردووە و جۆرێکیشیان ئەوەن کە بۆ حکومڕانیەکەی خۆیان پشتیان بە ئیرادەی خەڵک نەبەستووە حکومڕانیەکەی ئەوان هەڵقوڵاوی قەناعەت و ئیرادەی خەڵک نییە خۆیان سەپاندۆ بەسەر میلەتەکانیاندا کەسێک بە هەوایەک کە لە ئەمریکاوە دێشەن بکە کەسێک کە بەهۆی زلهێزانەوە حکومڕان بێ ناتوانێت دەبێت خەڵکەکەی خۆی داپڵۆسێ ببێتە مڵۆزم بەسەریانەوە ڕێی هەناسەدانیان نەدا کەسێکی ئاوا بە تەمای کە میلەتەکەی خۆی زوڵم لێ کردووە بە تەمای میلەتانی دیکەی مەزڵوم دەرباسکە ئەوە حاڵی دەوڵەتانی عەرەبیە بەداخەوە بەڵکو ئەو هەموو خۆپێشاندان و مارگرتن و ڕەخنەگرتنەی کە ئاراستەیان دەکرێت بەڵکو غیرەتیان بجوڵێنێ بەڵکو تۆزێک دەماری پیاوەتی و غیرەت و جوامێریان تێدا بجوڵێنێ هەڵوێستەکەی ئێستان بگۆڕن بە هەڵوێستێکی دیکە لە کۆتاییدا دەڵێم چوار پێنج قسەم هەیە بە خێرایی یەکەم بۆ زلهێزان بە تایبەت ئەمریکا دەڵێم ئێوە دنیاتان پڕ کردووە لە دروشم شیعاری مافی مرۆڤ و مافی چارەنووس بۆ خەڵک و مافی چی و ئازادی و یەکسانی هەر بۆ ئەوەی خەڵک زیاتر بە درۆزنتان نەزانێ زلهێزەکان هەر عیبە چی دیکە یارمەتی قاواری زاوێنی مەدەن هەرلانی کەم بڵێن بە ئەو ڕێگانە بکرێنەوە کە دەرمان و خۆراکیان لێوە دەچێت و ئاو کارەبا بچێ بۆ خەزە و کاتێک ژوولەکە خەستەخانەیە کە 800 کەسی تێدا دەکوژێ دوای دەوێت دەستی شەوری خۆی بسڕێ بڵێ ئەوە خۆیان کاولیان کردووە کاتێک کە هەموو درۆ دەلەسانە دەبیستن خۆتان دەزانن بە مانگە دەستکردەکان دەبینن جارێک قسەیەکی حەق بکەن یەک دوو بۆ خەڵکی موسڵمان بە گشتی دەڵێم ئەگەر ئاگامان لە قورئان و سونەت بێ چونکە دەبینم هەندێک خەڵک تووشی هەڵە و پەڵەی سەیر دەبێت بیستومە هەیە ڕەخنە دەگرێت لە حەماس و لە جیهاد و لە مسلمانانی فەڵەستین ئەمن پێم وایە ئەگەر ئینسان شارەزای قورئان بێ و شارەزای سونەت و سیرەی پێغەمبەر بێ صلی الله عليه و آله وسلم تووشی ئەو هەڵەزەقانە نابێ کە دوای ماهی گوناهباریەتی بۆ قیامەت ماهی عیبداریەتیشی بۆ دنیا خۆی پەروەردگار پێمان دەفەرمێ لا تظلیمون ولا تظلمون نە زوڵم بکەن نە بشێڵن زوڵمتان لێ بکرێت
ئێستا موسڵمانانی فەڵەستین زوڵمیان لێ دەکرێیاننا زوڵمیان لێ دەکرێت یەکێک دەڵێ ئەی کە هێزی هێندەیان نی هێزی بەرامبەر بۆ وا دەکەن جا ئەمە زەڕب بەسەر خەباتی ڕزگاری خوازی هەموو میلەتانی مەزڵوم داهێنانە دەبێ هیچ مەزڵومێک لە زاڵمەکەی ڕانەپەڕێ لە بەرەوەی کە هێزەکانیان بارتەقا و هاوکوفنین شتی وا دەبێ ئێمە کاتی خۆی بەدژ حیزبی بەحەز داچوو بووین بەگشت ئەو زلهێزانە داچووین هەروە لە بەشەکانی دیکەی کوردستان دەبێ بڵێ وڵا لە بەرەوەی هێزەکان بەرامبەرین هاوکوفری نابێ هیچ بکەین ئەی دەبێ هەر ملەویکەی لەکوێدا هێشتیوە نەدین قبوڵیەتی نەعەقڵ قبوڵیەتی نەئەخلاقی وجدان شتی وای قبوڵە و قسەیەکی دیکەشم بۆ مسلمانان ئەوەیە بە ئاو بە ئاشی ستەمکاراندا لێ نەکەین بێدەنگبوون لە بەرامبەر قەوارەی زایانوی زوڵم و ستەمێدا کە دەیکا و بێدەنگبوون لە بەرامبەر مسلمانانی فەلەستینی مەزڵومدا ئاو بە ئاشی زاڵماندا لێکردنە ئاو بە ئاشی ئەواندا کردنە پاشان بۆ کەسانێکیش کە مسلمان نین یا ئیسلامی نین یا دیندار نین لە وڵاتی ئێمە ئەوە شەر هەیە پێیان دەڵێم ئێوە گەر وەکو دیندارانە و مسلمانانش بیر ناکەن وەکو مرۆڤ بیرکەن وەکو مرۆڤ ئەو خەڵکەی فەلەستین مرۆڤنیان نا بەڵێ وەکو مرۆڤ لەگەڵیان بن ئێوە باسی مافی مرۆڤ ناکەن باسی مافی چارەنووس ناکەن ئەی میلەتی ئێمە خۆی بە مەزڵوم نازانێ بەدەست دڵهێزانەوە کە نایان هێشت ئێمە لەسەر نەخشەی سیاسی بوونمان هەبێ ئێمە مسلمانانی فەلەستینی داوای هەمان شت دەکەن خۆبانێک و دوو هەوان نییە ئەگەر بۆ ئێمە چاکە بۆ ئەوانیش چاکە دوا قسەشم ئەوەیە برا خوشکانی بەڕێز ئەمن بەڕاستی زۆر سوپاسی هەموو لایەک دەکەم هەر کامێکتان کە هاتوون و دێن و هەر شتێکی کە دەکەین بە تەکید وەکو ئەرکێکی شەرعی سەرشان جێبەجێ دەکەین بەڵام با بزانین دنیا هەر وەکو ئێستا نابێ خۆتان زۆر خەفەتخان مەکەن بەڵێ مسلمانانی غەزە 4-5 هزار کەسێکیان لێ کوژراون و ڕەنگە هیچیان لێ بکوژرێن بەڵام خۆ ئێمە مسلمانی ئەوانە کە دەڕۆن ئینشاءڵڵا هەموویان دەچن بۆ بەهەشت و بە مەزڵومی دەڕۆن قەوارەی زایەنیش وام دێتە بەرچاو تەمەنی زۆری بەبەرەوە نەما بێت بەو هەموو زوڵم و ستەمە کە دەیکا وا هەز دەکەم ڕۆژ بە ڕۆژ تەمەنی خۆی کورد دەکاتەوە ئەو زلهێزانە و نەتەوەیەگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشیش کە بە هەموو شێوەیەک لەگەڵ قەوارەی زایەنیدان ڕۆژ بە ڕۆژ نیشانەی پرسیاری زیاتر دەخەنە سەر خۆیان ئەم میلەتەی ئێمە زۆرم بینیوە لە کۆبوونەوەی سیاسیدا زۆریان بە ئەمریکا هەڵاگوتووە زۆریان بە بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ڕۆژ ئاوا هەڵاگوتووە بەڵام ئێستا کێ ڕووی هەیە پێیان هەڵا بڵێ ئەگە تۆزێ ویژدانی هەبێ کێ ڕووی هەیە مەدحیان بکە کە ئاوا بەبانێکە و دوو هەوا دەپێون ئاوا تەماشای مسلمانە مەزڵومەکانی فەڵەستین دەکەن کەچی ئەوانیش خەتابار دەکەن زۆر عەجایبە لە هەندێک لە وڵاتانی ڕۆژاوا بڕی قانونیان دەرکردووە کە هەر کەسێک ئاڵای فەڵەستین هەڵبگرێ یاخود پشگیری حەماس بکە 5 ساڵ حوکمە یاخود وای لێ دەکەن ئەمە بەڕاستی شتێکی زۆر بێمەعنایە زۆر ئیزدیواجیەت و دووفلیقانەیەکی زۆر بێتامە و من لێرەشەوە زۆر دەستخۆشی دەکەم لە هەموو ئەو خەڵکەی لە بە مسلمان و نامسلمانەوە چکە خەڵکێکی زۆری نامسلمانیش دیفاع دەکا ویژدانێکی زیندوی هەیە ئێمە پێویستە وریابین ئەو ڕۆژ ئاوا و غەرب و ئەمریکا و ئەوە هەمووی بەیەکەوە حەشر نەکەین و خەڵکەکە بازی حکمڕانەکانیان پێ نەدەین حکمڕانەکان ئاوان بەڵام خەڵک خۆپێشاندان دەکا لە لەندەن پایتەختی بەریتانیا زیاتر لە 250 هزار کەس خۆپێشاندانی کردووە لە هەموو شارەکان هەندێک لە وڵاتان هەر بە ڕەسمی تەبەنیان کردو پشتگیری مسلمانانی فەڵەستین بکەن لە نێو جەرگەی ئەمریکا لە نێو جەرگەی قەواری زایۆنی خەڵکێک هەیە کە پشتگیری مسلمانانی فەڵەستین دەکا ئێمە دەستخۆشی لەوانە دەکەین خوا پاداشتیان داتەوە و گومانیشی تێدا نییە وەکو خوا دەفەرمێ فەئەمە الزەبەد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض كفو كل ضروا أو السودي هي بو خلق دمينيتوا وميدم وايا نكر مسلمانانی مظلومی فلسطین هیچ مظلومێک لەم دنیادا نەمێنێ و ئێمەش وەکو مسلمان ملزەمین و پابند کراوین ئەگەر بە دوعا و ڕزایەکی خێریش بێ لەگەڵ مەظلوم دابین و دژی زاڵم و ستەمکار بین کۆتایی بەقسەکانم دێنە وصلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين ئێستاش داوا لە بەڕێز کاک عوسمان ئیبراهیم دەکەین بۆ پێشکەشکردنی پارچە شێرێک. السلام عليكم ورحمة الله وبركاته. پەیامێک بۆ بەردەم ویژدانی دنیا. کوردستانم
کوردستانم دەستە خوشکی فەڵەستینی داگیر کراوە، هاوڕێی قودس و غەزەی خەڵتانی خوێناوە، بێقەید و شەرت سوپای نەفرەتی بۆ هەموو داگیرکەرێک دەڕێناوە. کوردستان و فەڵەستینم بەیەکەوە، یەک پەیامیان بۆ بەردەمی ویژدانی دنیا هێناوە، مافی بوون و سەروەری و ژیان، قەوارە و کیان بۆ هەر هەمووان. ئێستا غەزە بە پاڵپشتی زلهێزانی جیهان خۆر و ویژدانی مردووی دنیاوە، نێچیری داگیرکەرێکی بێ ئامان و بێ لغاوە. ئێستا غەزە بەسەر کەناری دەریاوە، تینووی ئاوە، بەخۆی و پەرداخێکەوە ڕاوەستاوە و لە جیاتی ئاو باڕووتی دەکرێتە ناو، لە جیاتی بەزەی و شیفا و عوزر و پاسا و دەریا و زەوی و ئاسمانی بۆ دەکرێتە داو. ئێستا غەزە لایەک قەڵای بەرخودانە و کێوی ورە و کۆڵ نەدانە و لایەک خوێنی بەناحەق ڕژا و بۆتە لافاو، لایەک هەڵمەت و هیممەت و نرکە و نەڕەی مقاوەمە و ڕەفزی دیلی و تەسلیم بوون و مساوەمە و بریسکەی شمشێری هەڵکێشرا و لەلایەک زریکەی منداڵ و پیر و کەنەفت و بێحاڵ و دایک و باوکی جەرگ سوتا و هەنسک و قوڵپی گریان و دابارینی ئەسرینی خوێنینە لە چاو. نیشتیمانی میعراج تۆ ئەی ئەرزی ڕیسالەت، ئەی نیشتیمانی میعراجی سالاری من، ئەی ڕێڕەوی کەلیم الله سەرداری من، خاکی بەپیت سورمەی چاوانم، هێمای وەستان و نەبەزین، چقڵی چاوی دوژمن و نەیاری من. تۆ بە پێوەی تو ناکەویت، تۆ بە پێوەی تو ناکەویت، وا نزیکی سەدەیەکە جەستەی شەڵاڵی خوێنین و لە جیهاد دای و ناسرەوی. تۆ ئاڵای کێوی ورەیت و قەت نانەوی. خاکی مەسرایی موحەممەدم، تۆ خاوەنی هەزارانی وەک خالیدی، پێت دەڵێن تۆ پەرچەمی ڕیسالەتی سەروەری. خوێن فیداتە، خوێن فیداتە، ڕۆح باڵا گەردی باڵاتە، بەو مەرجەی ئەتۆ سەرکەوی. سەر و ماڵ لە پێناو تا بانەمێنێ، خانە خاپور بێ سەر لە پاک، بەڵام هەر تۆ لە ئاسمان ئابی و نەنەوی. لاشەی ئومەت ورد و خاش بێت، چەشنی هەردوو دەستی جەعفەر، بەڵام تۆ وەکو ئاڵاکەی لە مەیدان ئابی و نەکەوی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه. دوا بەرگەشمان دوعاکردنە بۆ موسڵمانانی غەزا کە لەلایەن بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرکوچیەوە پێشکەشتان دەکرێت، هەمومان بە دڵ و بە گیانەوە دوعایان بۆ بکەین ئینشاءڵڵا. با جەنابی مامۆستا تەشریف بێنێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، ناصر المستضعفين وقاسم ظهر الجبارين. الحمد لله حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. اللهم يا رب العالمين ويا رب المسلمين وناصر المستضعفين، اللهم لك الحمد ملء السماوات وملء الأرض وملء ما شئت من شيء بعد. اللهم يا حي ويا قيوم، يا حي ويا قيوم ويا رحمن ويا رحيم، يا ذا العرش العظيم، يا ذا العرش المجيد، يا فعالا لما يريد، يا فعالا لما يريد، يا ودود يا عزيز، يا ودود يا عزيز، يا منتقم، يا جبار، يا خالق السماوات والأرضين، يا ناصر محمد بن عبد الله في بدر وحنين، يا رب العالمين. اللهم انزل صلواتك ورحماتك وبركاتك
على سيد الأولين والآخرين حبيب رب العالمين وإمام المجاهدين يا رب العالمين. خوای پەروەردیگاری باڵادەست، داوا لێ دەکەین بە ناوە جوانەکانت، بە ئەسما و سفاتە بەرزەکانت، داوا لێ دەکەین بە خۆشەویستترین ناوی خۆت، بە بەرزترین ناوی خۆت، بە ئیسمی عەظەمت، بە یەکەی ناوە جوانەکانت یا رب العالمین. لەم کاتە مبارەکەیە و لە کاتی ئیستیجابەیە خوای پەروەردیگار دوعاکانمان و دەستی نزا و پاڕانەوەمان یا رب العالمین دەخەینە پاڵ دوعای براکانمان لە مەسجیدی ئەقسا، دەخەینە پاڵ نزا و پاڕانەوەکانی برا و خوشکانمان لە مزگەوتی حەرام و مزگەوتی پێغەمبەری پێشەوە یا رب العالمین. دەستەکانمان بەرز کردوتەوە، ئێستا کانە کاتی ئیستیجابەیە و پێغەمبەرەکەت فەرموویەتی ئەگەر دوعا بکەن لە خوای پەروەردیگار دوعاکانتان گیرا دەکە. خوایە گیان ئێمە 75 ساڵە نازانین گریان و ناڵە و نزولەی کام لە ئافرەتانی جەرێک سوتاو، کام پیرە پیاوی پشکاو، کام منداڵی خێر لە خۆنەدی و کام جوانەمەرگی گەنجی فەلەستین و غەزە یا رب العالمین بەرزکەینەوە بۆ لای تۆ ئەی پەروەردیگاری باڵادەست. ئەو هەموو گریانە، ئەو هەموو فرمێسکە، ئەو هەموو خوێنە، ئەو هەموو نزایە، ئەو هەموو مزگەوتە ڕووخاوە، ئەو هەموو مینبەرە شەکەتە، ئەو هەموو دەستی زانایە، ئەو هەموو خێزانە پەرتەوازەیە، ئەو هەموو ئومەتە دابڕاوە، ئەو ئومەتە بێکەسەی کە کەسی نەماوە، تەنها تۆ کەسی بێکەسانی پشتیوانی مجاهیدانی غەزە و هەموو جیهانی. خوایە گیان هانامان هێناوە بۆ لای تۆ، هانامان هێناوە بۆ بارەگای تۆ یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین یا الله ویا الله یا رب العالمین. خوایە گیان بەهانای برایەکانمانەوە بێ، خوایە گیان بەهانای ئومەتی پێغەمبەرەکەتەوە بێ یا رب العالمین. خوایە گیان لەم کاتەیە داوا لێ دەکەین خوایە گیان بارانی ڕەحمەتی خۆت، بارانی سەرکەوتنی خۆت بەسەر ئەهلی غەزەیە دابارێنە. خوایە گیان سەرکەوتنی خۆتیان بۆ بنێرە یا رب العالمین. خوایە گیان سەربازێک لە سەربازەکانی خۆت ئەم جارە، سەربازێک لە سەربازەکانی خۆت بجوولێنە لە بۆ یەهود، لە بۆ سەهیۆنیەت و سەلیبیەت و ماسۆنیەی عالەمی. خوایە گیان داوا لێ دەکەم سەربازێک لەو سەربازانەی تۆ دەیزانی و ئێمە نایزانین یا رب العالمین بیجوولێنە، پشتیوانی براکانمان بە، سەرکەوتنیان بۆ بێنە یا رب العالمین. دوژمنانی خۆت ئەوانەی بوختانیان پێکردی، ئەوانەی درۆیان پێکردی، ئەوانەی سەدان بوختانیان پاڵدایە لای جەنابی عەزەمەت و گەورەی تۆ یا رب العالمین. جوولەکە و نەسارا یا رب العالمین زەلیلیان کە، سەرشۆڕیان کە، زەبوونیان کە، داماویان کە. خوایە گیان هێزەکانیان تێک بشکێنە، پشتیان بشکێنە یا رب العالمین. بە گەورەی خۆت تۆ لەسەرەوەی هێزی ئەوانی، تۆ لەسەرەوەی هێزی ئەوانی. ئەم دەستانەی بەرز کراونەتەوە بۆ لای تۆ، ئەم چاوانەی چاویان لە عەرشی تۆیە لە بارەگای تۆ. خوایە گیان داوا لێ دەکەین بە گەورەی خۆی زەلیلی و بە گەورەی خۆ زەلیلی و زەبوونی جوولەکە و یەهود و نەساڕامان پێنیشاندا یا رب العالمین. خوایە گیان هێزەکانی ئاسمان بجوولێنە، جوبرائیل و میکائیل دابەزێنە. خوایە گیان بەدرێک و حونەینێک بێنەوە بۆمان. خوایە گیان وەکو خەیبەر سەرشۆڕیان کە، زەلیلیان کە، زەبوونیان کە، داماویان کە، پشتیان بشکێنە، ئەرزیان لە شێر زەویە لە ژێر پێیەکان بەهەژێنە. خوایە گیان دەوڵەتی جوولەکە پارچە پارچەکە، خوایە گیان سەربازەکانیان بکوژە، خوایە گیان ترس و بیمی خۆل لە ئاسمانەوە دابەزێنە و بیخەناو دڵی سەربازەکانیان بۆ ئەوەی لەسەر لاقەکان و پێیەکانیان خۆڕانەگرن یا رب العالمین. داوا لێ دەکەم بە ناوە جوانەکانت، بە ئەسما و سفاتە بەرزەکانت یا رب العالمین. خوایە گیان ئەو دوعایانەی لەم ڕۆژە مبارەکەیە دەکرێت لە عالەمی ئیسلامیە، لە هەموو جیهانە، لە هەر کونجێکا و لە هەر جێگایەکە. خوایە گیان گریانی ناڵە و نزولەی دایکانی
کوڕکوژراوی هەموو غەزە یا رب العالمین فرمێسکی دایکان و خوشکانمان فرمێسکی باوکان و براکانمان گریان و هەموو قەترە خوێنێکی غەزە بەرزەکەینەوە و دەیهێنین لەگەڵ خوێنی سووریایە لەگەڵ خوێنی بۆرمایە لەگەڵ گریان و ناڵە و نزولەی هەموو مەزلومانی جیهانە یا رب العالمین دەیهێنینە بارەگای تۆ دەیهێنینە پاڵ عەزەمەتی تۆ دەیهێنینە پاڵ ناوە جوانەکانی منتەقیمت مقتەدیرت عەزیزت جەبارت حەیی قيوم يا رب العالمين بهاناي أمتي بيغمبركته ولا يا رب العالمين بهاناي أمتي إسلام ومسلمانان ولا خوايا جان سربرز مانكا دل خوش مانكا مجدي سركوتني غزة مان بيبدا يا رب العالمين إن الله يبشر المؤمنين اللهم بشرنا بالنصر العزيز بشرنا بالفتح المبين اللهم حرر لنا مسجد الأقصى اللهم حرر لنا مسجد الأقصى اللهم يا رب العالمين عليك باليهود المجرمين والنصارى الحاقدين والطغاة الظالمين السفاكين المجرمين اللهم عليك بالصليبيين اللهم عليك باليهود ومن هاودهم وبالنصارى ومن عاونهم اللهم عليك بهم يا رب العالمين فإنهم لا يعجزونك أنت الأول وأنت الآخر وأنت الظاهر وأنت الباطن أنت العزيز أنت الحي أنت القيوم أنت الجبار أنت ذا العرش العظيم ذا العرش المجيد فعال لما يريد يا رب العالمين داوال يدك بنا وجوانا كانت باسماء وصفات برزة كانت يا الله خوايا جان دعاء كان من جيراكي يا رب العالمين دعاء كان من جيراكي يا رب العالمين داوال يدك بنا وجوانا كانت باسماء وصفات برزة كانت خوايا جان لكاتيكي نزيكا لكاتيكي زويا يا رب العالمين ذلتي يهود ما نشان دي عزتي مسلمانان ما نشان دي بقوري خذ يا رب العالمين يا أكرم الأكرمين ويا أرحم الراحمين آمين آمين وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه أجمعين خواهی گەورە پاداشتی هەموو لە یەکداتەوە ئینشاءالله ببێتە هەڵوێستێک بۆ ڕۆژی قیامەتمان بۆ دیفاعکردن لە مسلمانانی فەڵەستین و غەزە